ئینسان کە خەوت لاشەی زیینۆ بێتەوە جارێکی تر، لاشە مرد. دکتۆرێکمان هەیە ناوی ئارتەرە، خۆی دکتۆری مهندسیە، دکتۆرە لە هەندەسەیە لە ئینجینیەرینا. ئەڵێ ئەو ئاەتی کە خوای گەورە ئەفەرمێت وهو الذي يتوفاكم بالليل ياخذ فرمي الله يتوفى الأنفس حين موتها. خوای گەورە ڕۆحتانە کێشەیە لە کاتی خەوا. ئەفەرمێت جوانترین تعبیری علمیە بۆ خەو لەسەر ئەو ئاەتە موسڵمانە بێ لە ئیعجازی علمی قورئانە. سبحان الله. دکتۆرێکی بەریتانی اختصاص لە بواری ئیلکترۆنیاتی خۆیە. ئەزانێ خوای گەورە ئەفەرمێت چی؟ بۆیە خەو بەشێکە لە مردن. بەڵام ئەم مردنەی کە ئێمە هەموو ڕۆژە ئەیبینین و پاشان بەیانیان زیینەوە بینەوە، لاشەمان لەگەڵ یا زیینەوە بێتەوە. ئەگەر ئینسان نەخەوێت زاکری لە ئیشەکەوێ، ئەگەر ئینسان نەخەوێت مێشکی لە ئیشەکەوێ، ئەگەر ئینسان نەخەوێت دڵی تێکەچێت، تەنزیمی لاشەی تێکەچێت، ئەگەر ئینسان نەخەوێت ئەو ژەنگوژاری لە ڕۆژا کۆی کردوێتەوە لە لاشەی دەرناچێت. بۆ ئینسانەکان پێویستی بە تاقە و پێویستی بە وزەیە کە لە شەوا کۆی کاتەوە بۆ ئەوەی کە بە ڕۆژا پێی بەڕێوە بچێت. ئەگەر ئینسانەکان نەخەون هەموو ژیان و هەموو تەنزیمی لاشیان تێکەچێت. بۆیە تۆ چۆن بە بێویستی خۆت ئەمری بە بێویستی خۆشت ئاوا ئەخەوی. زۆر جان ئینسانەکە هیلاکە لە ڕێگەوە هاتۆ دوو ڕۆژە نەخەوتووە ئەبینیە بەسەر کورسێکەوە خەوی لەیەکەوێ. خۆی حەزی لە خەو نەبوو، یاخود زۆر جار کابرا سوکانەکەشی گرتووە بە حساب سیارە لێ ئەخوڕێ لە شێوەیەکی تاریکە وەختێکە زانێ خۆی یاوە بە شتێکە. بۆ ئەمە خەو زۆری بۆ هێناوە. خەوە بچکۆلەکە کە خەوی مردن بوو بە خەوە گەورەکە و لە ژیانی لەدەستی پێی تووشی حادیسەیەک و تووشی کارەساتێکی گەورە ئەبێ، چونکە ئینسان بەبێ خەو ناتوانێ بژی. خۆشەویستەکانم وەڵڵاهی سوێن بەخوا خەڵکانی دێن بۆ لامان. ئەلێ کاک دکتۆر وەڵڵاهی هەچی لە دنیاە حەزەکەی هەمە، هەچی پارە و سەرۆت و سامانم هەیە، هەچی سیارەیە تۆ حەزەکەی لە ئاخر مۆدیل و ئاخر مارکە هەمە. چیت بۆ بکەم؟ چی؟ ئەمە اختصاصی منیە باوکی من جەڕاحم. تۆ دکتۆرێکی نەفسیتەوێ. ئەڵێ دکتۆر بەس لێم بگەڕێ 1 سەعات بخەوم، هەمووی تەدەمێ بەخوا، بەس 1 سەعات مەجال بە بخەوم، حەب نەما تاقی نەکەمەوە، دەرمان نەما بەکاری نێنم خەوم لێ ناکرێت چی بکەم؟ خەریکە شێتە مێشکمە وەستێ. لەبەرەوە کارێ ساتێکار و ئاسانیێت و ئاوا پاڵ بیتەوە و خەو لێ بکەوێ. نا، ئەمە عەمەلیەیەکە تەی ئێوێ. بۆی ئینسان کە ئێوێ بخەوێ پێویستی بە شوێنێکی هادیە، پێویستی بە شوێنێکی تایبەتە، پێویستەکان ماوەیە جوڵە لاشەیان نەمێنێ، پێویستەکان سەرما و گەرمای نەبێ، پێویستەکان برسی نەبێ، پێویستەکان میزەڵانی پڕ نەبێ، پێویستەکان مێشکی ئاسوودە بێ بۆ ئەوەی کە وردە وردە خاو بێتەوە. مێشک وردە وردە دەمارەکان دوورەکەونەوە لە یەکتری، ئەنجا ئەڵێ بخەوە، کاتی خەوە، کاتی سراحەتە. ئینسانەکە وردە وردە پاڵە داتەوە ماوەی 2 دقە کەمتر یان زیاتر ئەچێتە خەوێکی سەطحیەوە. ئەگەر دەرگایەک ئەگەر مناڵێک ئەگەر دەنگێ بێ خەبەرێ بێتەوە. ئەگەر دوایی خەوەکەی قوڵ بوو تۆب لە پاڵیا بتەقێنە خەبەری نابێتەوە. بۆ چکە خەوەکە قوڵ بووە ئەم جارە.